سپاس هەچاکو ئێستا لەگەڵمان بینەرما و نەتەوە لە ئێستادا یەکێک لەو گرفتانەی کە ژیانی ئەم سەردەمە و تەکنەلۆژیا و بەتایبەت ئەم ئامێرە زیرەکانە وەکو ئایپاد و مۆبایل و ئەمانە بۆ زۆر بەمانی دروست کردو ئەوەیە کە چاومانی هیلاک کردەوە زۆر جار ژوای کردو تووشی چاوکەسبوونمانی کردو جا ئەمەیتر لە گەنجەکانە یاخود بۆ نمونە لە تەمەنەکان هەرچێک بەرەو سەر و ئەڕوا بینی زیاتر بەدەست کێشەکە ناڵن هەندێک جارش بۆ نمونە هەر بەڕاستی بە حکمی زۆربوونی تەمەنە بینیت گرفتی چاوکەزی دروستە بێ جا چی بکرێت لەم کاتانەدا کەسی وا هەیە بۆ نمونە ئەڵێ چاویلکە بەکارەهێنم عەدەسە بەکارەهێنم یاخود ئێستا زۆر جار ئەوتر لەیزێر بۆ چاوم ئەنجامەدەم ئێمە لەسەر هەم چاوکزیەکە زۆر ئەمانێت قسە بکەین لەگەڵ میوانی بەڕێزی بەرنامەکەمانەوە ئەوەی کە چۆن لەم سەردەمەیە ئاگامان لە چاومان بێت بۆ ئەوەی ئەمە نەخێراتر کەس نەبێ و هەروەها قسەشەکەین لەگەڵ ڕێگە چارەسەرەکە و بۆی کە لەسەر ئەم بابەتانە بدوێن میواندارتی زۆر بەڕێز دکتور شۆخان محەممەدمان کردو بە ڕێزیان پسپۆری نەشتەرگەری و چارەسەری نەخۆشیەکانی چاون دکتور شۆخان سڵاو لێبێ بەیانی بەڕێز باش دکتور کاتێکەڵین چاوکزی هەر ئەم وشەیە بەڵام جۆری هەیە لە ڕووی زانستی پزیشکیەوە جۆرەکانی کامانن. جۆرەکانی چاوکزی بە شێوەیەکی گشتی ئەگەر پۆلێنیانکەین ئەتوانین بڵێن 4 بەش لە کزی چاومان هەیە ئەو کەسانەی کە کێشەی کورتبینیان هەیە عینی کێشەی نزیکبینینیان هەیە ئەو کەسانەی کە کێشەی دووربینینیان هەیە ئەو کەسانەی کە کێشەی لاربینینیان هەیە کە خەڵک پێ ناسرێنە کە ئەڵێ ئەستیگماتیزمە و هەندێک کێشەشمان هەیە کە بەهۆی تەمەنەوە دروستە بێ بۆ نمونە لە دوای تەمەنی 40 ساڵی و کێشەی نزیکبینی دروستە بێ کەسەکان ناتوانن بە شێوەیەکی باش نزیک ببینن ئەویان ئەو نەوع کزبینیانەیە کە بەهۆی کاریگەریەکانی تەمەنەوە لە چاوە دروستە بێت بەپێی جۆرەکانی ئەم کزبینینیانە ئەتوانین بڵێن هۆکارەکانی بە شێوەیەکی گشتی چەند فاکتەرێکن بێکەوە ناتوانین لێک فاکتەرا کۆیکەینەوە بڵێن بۆ نمونە بۆ ماوەی زۆر دەورە بینێت بە تایبەتی لە نزیکبینی و لە دووربینینە و بە شێوەیەکی ئامیش لە تاستا لە ئەستیگماتیزمە زۆرترین هۆکار نەدۆزراوەتەوە بڵێن ئەمە هۆکاری ئەستیگماتیزمانی هەتا ئێستا هۆکارەکەی نەزانراوە بەڵام هەنێ هۆکاری ژینگەیش هەیە کە وا کاکە کزی دروست بێ لە چاوە بۆ نمونە کە ئەو کەسانی کە هەر لە مناڵیەوە هەستیاریان هەیە یان مەسەلەن ئەو کەسانی کە شێوە ئیشکردنێکی تایبەتیان هەیە بۆ نمونەوەیان لێ کاکە بەبەرداوامی هەر ئیشی نزیکەن یا بەبەرداوامی هەر ئیشی دوورکەن ئەمانە بە شێوەیەکی گشتین هۆکارەکانی کزین لە چاوە زۆر باشە دکتۆر لەوەی کە ئێستای بینیم بەداخەو زۆر جار لە مناڵە بچووکەکانمانە زۆر ڕێکدانەویەوە چاوکزیانی سەیری چاویلکەکانیانەکەی ڕێژەکەی کە ئێوەی بەڕێز بووی دیاریەکەن زۆرە ئێستا بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا و ئامێرەکان زیاتر لە بەردەستایە چەند گرنگە دایک و باوکە و مناڵەکەی تر لە تەمەنێکە لە گەشایە ئەمەنە گرنگی بە هەموو دەست و تەندروستەکانی کەیە ئیتر خۆ بە کۆمەڵە نیشاناستی پێکەی کە مناڵەت چەند گرنگە لە سەرەتاوە فریای ئەم بابەتەکەوی بۆی کە ئێوەی بەڕێزتوانن ئەو چاوە بەرەبەرە لە تەمەنەکانی ترایتر وای لێ نەیەکە هیچ نەبینێت هیچ هۆپێکی نەمێنێ بەڵێ خۆی لە مناڵە باشتر وا هەیە ئێستا تەبان بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە مناڵەکانمان بە ناچاری ئیجبار بوون ینی ئەو چالەکانی کە لە دەرەوە هەیە کەمتر هەیە زیاتر لە ماڵەوە و خەریکی بەکارهێنانی سکرینەکانن باشتر وایە هەندێک نقاتی گرنگ هەیە دایک و باوک بیزانێ بە خوار مناڵی خواردەمەنی 3 ساڵ زۆر گرنگە کە بە هیچ شێوەیە سکرین نەدرێتە دەستی لەبەرەوەی کە ئێستا وەکو توێژینەوەکان دەری خستووە کە ئەو مناڵانەی لە خواردەمەنی 3 ساڵەوە شاشە زۆر ئەدرێتە دەستیان وان لێ کە کێشەی نزیک بینیان بۆ دروست بێت ئەو با بڵێن تۆپی چاوەکان بە شێوەیەکی بەرچاو درێژە بێتەوە وای لێکە کە تیشکەکان ئەڕۆن نەگەنە سەر تۆڕی چاوەکە ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە ئێستا زۆر توێژینەوەکان جەختی لەسەرەکەنەوە کە باشتر وایە مناڵی خواردەمەن 3 ساڵ بە هیچ شێوەیە شاشە نەدرێتە دەستی لە دوای تەمەنەکانی تریشەوە باشتر وایە ئەو کاتێک کە بۆ مناڵەکە دیاری ئەکرێت لە چەند کاتژمێرێکی کەم تێپەڕ نەکات و ئەگەر بکرێ هەر نەدرێتە دەستی مناڵ باشترە چونکە وەکو ئێمە زانین ئەمە هەر کاریگەری نیە لەسەر چاو کاریگەری هەیە لەسەر گەشەی مێشک و گەشەی هەڵسو کەوت و ڕەفتاری مناڵەکەش کە زۆر گرنگە بە وەکو ئەوەی کە هەر شاشەکە بەکارە هێنرێ باشتر وایە کە هەڵبژاردننی شاشەیەکی ڕێک و پێک بێت مەسەرەن فلتەرێکی تیاابێ بەتایبەتی فلتەرێکی شینی تیاابێ ینی ئامێرێک نەبێت کە کاڵتێکی خراپی هەبێت کە کاریگەری خراپی لەسەر مناڵەکە هەبێت و ئەگەر مناڵەکە وەکو پێگەیشتنی بینین لە مناڵ عادەتن لە تەمەنی 4 مانگی هەتا 6 مانگی و هەتا 12 مانگی تا تەمەنی ئەگاتە ساڵ ئەبێ بینینی بە تەواوەتی وەکو کەسێکی پێگەیشت و گەشەی کردبێ ینی بە
مناڵێکی تەمەند ساڵ ئەبێت 6/6 ببینی وەکو کەسێکی پێگەیشتووە هەنێ نیشانە هەیە لە دایک و باوکەکەکەن مەسەلەن پەنابەرن بۆ ئەوی کە زووتر پشکنین بۆ چای مناڵەکانکەن بۆ نمونە ئەگەر مەسەلەن مناڵەکە بە شێوەیەکی عادەتەن مناڵێکی 4 مانگ ئەبێ کە بەبەردەمی ڕۆی لەگەڵ ڕۆشتنی تویا چاو بجێڕێت بزانێ یعنی کەسێکە بە بەردەمی هاڕوار نەک چاوی هیچ جوڵەیەک نکات بوونی مەسەلەن هەنێ جوڵەی ناتەبیعی لە چای مناڵەکە ئەمەواکە کە حاڵەتێکە پێوترێن نیستاک مەسواکات کە دایک و باوکەکە بڕۆن پشکنینی سەریعتر بۆ مناڵەکە بکەن چکە لەوانەیە ئەوە یەکێک لە هۆکارەکانی کزی چاو بۆن منەبوونی خێلی لە چاوە لە هەر تەمەنێکە خێلی بینرا ئەبێ دایک و باوکەکە زۆر بە خێرایی پشکنی بۆ مناڵەکەکەن تەنانەت ئەگەر واشی خواستکە مناڵەکە پێویستی بە بێهۆشکاری گشتی هەبێت بۆ ئەوی کە ئەو فەحسی خێلی بۆ بکرێ هەندێک جارێ ئێمە دایک و باوکەکان کێشیان لەگەڵ ئەوەیە ئەڵێن پێویستەکان مناڵە بێهۆشکاریەکی ئامی بدرێ بەنجێکی ئامی بدرێتێ بۆی فەحسی بینین بۆ مناڵەکە کرێ نابێت کێشیان لەگەڵەوە هەبێت چکە جاری وا هەیە تەنها ڕێگەیەک بۆ چارەسەرکردن بۆ دیاریکردنی کێشەی چاوی مناڵەکە بەو شێوەیە ئەکرێ یعنی ئێستا وەکەوەی کە ئێستا کزی لە چاوی مناڵانە زۆرتر ئەبیرێ پشکنینەکانیش زۆرترن لەبەرەوە دایک و باوکەکان دڵنیام لەوەی کە هوشیارترن و زیاتر گرنگی بە تەندروستی چاوەکان بن باش زۆر جار چاویلکە وەکو دەرمانێک بۆ چای منداڵ لە تەمەنی مناڵیا بەکارەهێنرەبوونم نە بۆ خێلیەکەی بۆ کەسبوونی ئەوترێت چارەسەری ئەکا و ئەکان نەک تەنیا زیانەکە هەنێک جار کەمیشی ئەکا دکتۆر ئەمە تا چەند بەڕاستی جواباتەوە عینەک بەکاریان چاویلکە بەکارهێنان بۆ مناڵ چاویلکە بە تایبەتی لە مناڵە بۆ چەند تەنها بۆ بینین بەکار نایێنێت جاری وا هەیە ئەمە چاویلکە بۆ چای مناڵە نووسین لەبەرەوەی کە خێلی لە چاوەکە هەیە یعنی مناڵەکە هیچ کێشەیەکی لە بینی نانیە بۆ منە 6/6 بینێ بەڵام خواریەک لە ماسوولکەکانی چاویا هەیە ئەمە وات لێکا کە پێویستکە دکتۆرەکە چایلکەیەک بۆ چای مناڵەکە بنووسێت بۆ ئەوەی کە بتوانێت کۆنتترۆلی ئەو خێلیە بکرێتەوەتە چاویلکە لێرە بۆ دوو مەبەست بەکارێنرێ هەم بۆ مەبەستی ئەوەی کە ئەگەر مناڵەکە کزی لە چاویا هەبێ کزیەکەی بۆ چاکەیتەوە چکە بەڕاستی ئەگەر کزی لە تەمەنێکی دیاری کراوە ڕێبەری لێ نەگیرێ و یعنی وا بکرێت چاوەکە ئیهمال بکرێ و گرنگی پێنەدرێت ئەبێتە هۆی تەمەڵی لە چاوە کێشەیەکی زۆر گەورە لە مناڵە بە تایبەتی ئێستا لە هەموو دنیا هەتا ئەم لەحزەیەک چارەسەر بۆ تەمەڵی چاو نەدۆزراوەتەوە بە تایبەتی خوارد تەمەنی 13 ساڵ و 4 ساڵ هەتا تەمەنی مناڵەکان یعنی بچووکتر بێ باشتر وایە ئەگەر تەمەڵیش هەبێ هەتا حدێک ئێمە چارەسەرمان هەیە بۆن منە بەستنی چاوێک ئەکەین بۆن منە چاویلکە بەکارێنین بۆن منە هەنێ مەسەلەن نەشتەرگەری ئەکرێ بۆ شتاران بەڵام دوای تەمەنێکی گەورەتر بۆن منێسا کەسێکی 20 ساڵ ئەگەر تەمەڵی لە چاوە هەبێ چارەسەرێکی نییە هەتا ئەم لەحزەیە تەمەڵی لە چاوە هیچ چارەسەرێکی بۆ نەدۆزراوەتەوە لەبەرەوە یەکێک لە ڕێگەکانی بەرگریکردن لە تەمەڵی چاو بەکارهێنانی چاویلکەیە لەبەرەوە چاویلکە زۆر گرنگە بە تایبەتی ئەگەر کێشەیەک لە چاوەکە هەبێ هەم کزی بێت هەم خێلی بە تایبەتی لە مناڵە زۆر باشە زۆر کات بینە سەر کەسانی ئاسایی یعنی تر کەسێک بۆ نمونە لە قۆناغێکی خوێندنی هەستیاریە بە نمونە بێنە قۆناغی 12 زۆر جارەممان بینیەوە بەهۆی ئەوەی کە زۆر سعیکردن و سەری بەردەوامدانەوەوە و بەردەوام نەخەوتووە سەرێشەی بۆ دروستە بێ زۆر جار ئەمە ئەبێتە هۆی چاوکەزی تۆ پێویستە هەر نەکەو خوێندکار کەسانی ئاسایی لە هەر شوێنێک لە دام و دەستگای کار ویشەکانەوە ینی چی بکەین مەجبوری نەڵین ئەبێ بیکەین تا چەند گرنگە ئێمە پشوو بە چاومان بین یاخود ئەو ڕێنمایانە چیەکە ئێوەی بەڕێز بە ئێمە یاخود چۆن ئێمە یاریکردن بە چاومان هەبێ بۆی کەیتر ئەم بەردەوام بوونی هیلاک بوونە لە کاتێکان لای ئێوە پشکنیم بکەین بڵە چاوتانەوەدا بەزیوە و یان کەس بووە ئەمانە چۆن بۆی ئەگەر کزی لە چاوەکە هەبێت بە تایبەتی ئەگەر بە هۆکاری بۆ ماوەیی هەبێت نابێتە هۆی ئەوەی مەسەلەن تۆ بتوانین ڕێگری لێ بکەی بە بەکارهێنانی مەسەلەن بڵێ من چاویلکەیە بەکارهێنم بۆی بۆن منەوەکو خوشکەکەم چاوم کز نەبێ ئەگەر یعنی تۆ لە کڕۆمۆسۆمەکانی لەشتا ئەوە هەبێت لەوانەیە هەر لە تەمەنێک لە ساڵەکانە لە تۆش دیاری بات شتێکی زۆر گرنگ لە خەڵکە لە پۆلی 12 کە زۆر بێکات پەنابەت بۆ چاویلکە خوێندن و سعیکردن نابنەوەی کزی چاو ئەوەی کێشەیەکە کە خەڵکی ئێمە واتێگا کە تۆ هەتا بخوێنی چاو کسترە بێ زۆر کات بە خەڵکە لە من پۆلی 12 شم تاوا کردو کۆلێژ پزیشکیشم تاوا کردو 6/6 بینم ئەمە بۆ بە نمونە هێنمەوە بۆ ئەوی کە وانە کات مەسەلەن خوێندکارەکانمان بڵێن من 6 ساعت سعی ناکەم بۆی مەسەلەن چاوم کز نەبێ یعنی بەکارهێنانی چاو نابێتە هۆی ئەوەی کزی چاو بەڵام هەندێک شت هەیە کە تۆ ئەیکەی بۆ ئەوی مەسەلەن چاوەکەت هیلاک نەبێ بۆن منە چاوەکە دووشک نەبێتەوە بۆن منە جەنابەت ئیشێکت هەیە لە ڕۆژێکە 6 ساعت ناچاری کە مەسەلەن شاشەیە کۆمپیوتەرێ شتێک بەکار بهێنی ئێمە هەندێک ڕاضەمان هەیە بۆن منە ڕاضەیەکمان هەیە یاسای 20 پێوترێ ئەم یاسایە یعنی چی تۆ هەموو
دقيقة جارێ خولەک جارێ بۆ ماوەی 20 شرکە سەیری شتێکەکەی کە 20 پێ لە تۆ دوورە تقریبی نزیکی 6 مترێ لە تۆ دوورە چکە تۆ بە بەرداوامی کە سەیری شتێکی نزیکەکەی واکە ماسوولکەکانی چاوت هیلاکە بن لەسەر ئەم شتە نزیکە کە سەیری شتێکی دوورەکەی بۆ ماوەی ئەو 20 شرکەیە کە زۆر ماوەیەکی کەمە تەسەورەکەم هەموو کەسێ بۆی بکرێت ماسوولکەکانی چاو خاوبنەوە ئیسراحەتەکەن ئەگەر شوێنەکە گونجاو نەبوو سەیری شتێکی دوور بکەیت توانێت چەند چرکێک چاوت دابخەی ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە ڕاضەیەکە کە هەموو کەسێک دەتوانێت بیکات خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە کێشەی وشکبوونەوەی چاومان تووشە بێ هەموو کەسێ ئینسان غەریزەی وایە کە زۆر سەیری شتێکەکە بیریەچە چای بتروکێنێ کە هەمومان وین تەرکیزەکەی بیرمانە چاومان بتروکێنی لەبەرەوە زۆر تروکانی چاو لەبەرەوەی کە ژێر پێڵۆکەی ئێمە تەڕە کە چاوەکە داخین و ئەیکەینەوە چاوەکە بە بەرداوامی تەڕە بێتەوە یعنی شێدارکەرەوەیەکە کە وەکو شتێکی ناچرەڵە بەردەمی هەمومانە هەیە پێویستی بە قەترەوە دەربان نییە ئەتوانین زوو چاو تروکاندن بکەین بۆی چاوشک بوونەوەمان توش نەبێت لە هەندێک حاڵەتا کەسەکە مەسەن زۆر مەشغوڵی تر ژیان قرس بووە و ینی جاری وایە ڕاضەکەی بۆ ناکرێ مەسەن چاوتروکانەکەی بیرەچێتەوە سیرەکەی هەنێ نیشانەی لێ دروستە بێ بۆ نمونە یەکێ لەو نیشانەکانی وشکبوونەوەی چاو ئەوەیە چاوەکەکێتە فرمێسکڕشتن زۆر کات کە بە نەخۆشەکان ئەڵێن چاوت وشکە ئەڵێن دکتۆرە من بە بەرداوامی چاوم ئاوەکات طبعا چاوەکە ئاوەکە لەبەرەوەی خۆی تەڕ بکاتەوە ینی خۆی شێدار بکاتەوە لە تاوە ئاوەکات لەبەرەوە یەکێک لە نیشانەکانی وشکبوونەوەی چاو ئاوکردنی زۆرە سووربوونەوەیە هەنجار خورانێکی تێکە هەنەجار چاو تەڵخە بێت لەبەرەوەی کە وشک بۆتەوە یعنی تەنها بە پێدانی قەترەیەکی شێدارکەرەوە سەیرەکەی کێشەی کەسەکە حەل بووە لەبەرەوە هەنێ نیشانە هەیە کە زۆر لەم کاتەیە گرنگە خەڵک بیزانێ ئەو نیشانانەیە کە وشکبوونەوەی چاوە دروستە بێت بابینە سەر چارەسەرەکان هەندێک جار پێویستەکە کەسەکە چاویلکە کار بهێنێت هەندێک جار ئادەسەیە بەتایبەت لە کچە گەنجەکان ئەسا ئادەسە ڕەنگیەکان بەکارەهێنە یاخود لە کۆتاییش ئەلانەیە نەشتەرگەری و لەیزر ئەگەر باسێکی ئەم قۆناغانە چۆن دیاریەکرێ هەریەکان هەمیشە باشترین چارەسەر سادەترین چارەسەرەکانە کە ئەوانەیە کە هیچ زەرەریکان لە چاوانە بۆ نمونە یەکەم چارەسەر کە زۆر گرنگە گەر تۆ پشکنینیت کردو بۆ دەرکەوت کە تۆ کزی چاوت هەیە پێویستە یەکەم شت کە پەنای بۆ بەری چاویلکە بێت باشتر وایە نەچی بەرەو یەکسەر بیر لەوەکەیتەوە بڵێ مەسەلە من تەمەنم منە 22 ساڵە 23 ساڵە باەکسەر بچم لەیزەرکەم خۆک و تەمەێکی یاسایی ڕێگە پێدراوم باشترین شت ئەوە یەکسەر یەکەم جار پەنا بۆ چاویلکە ببرێ چاویلکە سادەترین چارەسەرە کە باشترینی چارەسەرەکانە کە کەمترین زەرری هەیە بۆ چاو بەڵام لە هەندێک کاتی ترا کەسەکە ناچارە بێت جگە لە چاویلکە بۆ نمونە هاوێنەی چەسپاو بەکاربێنە عادەساتی لاستقە بەکاربێنە بۆ نمونە ئیشەکەی واخوازێ کە پێویستەکە عینێکی لە چاوە بێ یا مەسەلەن ئەچێ بۆ مناسبەیە حەسناکە عینێکی لە چاوە بێ بەکارهێنانی هاوێنەی چەسپاو هەنێ یاسایی هەیە باشتر وایە یەکەم شت ئەبێت دکتۆرەکە وەسفەی کردبێت دکتۆرەکە بۆی نووسی بێتی نەک کێشەیەکی زۆر گەورە لە خەڵکاوەیە چێت لە دوکان و بازارەکان هاوێنەی چەسپاوە کرێت تەنانەت ئەو هاوێنەی چەسپاوانش کە بۆ جوانکاری بەکارێنرێ باشتر وایە دکتۆر هەندێک مواسەفات هەیە کە لە هاوێنەی چەسپاوە هەیە دیاری بکات نەک هەر لەبەرەوەی مەسەلەن تۆ ڕەنگەکەیت بەدڵە بچی بیکڕی بۆ نمونە زۆر گرنگە کە هاوێنەی چەسپاو کونی زۆری تیابێ لەبەرەوەی ئێمە گلێنەی ئێمە مولولەی خوێنی تیان نییە ئۆکسجین لە هەوا وەرەگرێ ئەگەر تۆ بێت و هاوێنێکی چەسپاو بە بەرداوامی لەسەر و گلێنەیە دانابێت کە پێداڕۆشتنی ئۆکسجینی کەم بێت سەرەکەی ماوەیەکی دوور و درێژ کە بەکارێنی گلێنەکەی تۆ بەحرومە بێت لە ئۆکسجین کێشەی گەورە دروستەکە کێشەیەکی تر لە هاوێنەی چاوە ئەوەیە بە پاکی ڕناگیرێ مەسەلەن ئەو مەحلولە ئەو شلەمەنی کە بۆ پاکردنەوەی عادەسەکە بەکارێنە سەیەکەی کەسەکە زۆر گرنگی پێ نایە ڕۆژانە نایگۆڕێ بەدەستێکی پیس ئەی کاتە چاوی مەسەلەن دوای ئەوەی کە هەموو مەیکەپێکی داناوە ئەنج عادەسەکە کاتە چاوی کە ئەوە زۆر هەڵەیە باشتر وایە ئەو لەحسەی کە دەستت پاکە چاو پاکە هیچ شتێک لە دەموو چاوتان نیە ئەو کاتە هاوێنە چەسپاوەکە بکەیتە چاوتەوە پاشان ئەتوانی مەیکەپ دابنەی یعنی هەندێک گرنگی هەیە پێویستەکە ئەو کەسانەی کە ناچارن کە هاوێنەی چەسپاو بەکارێنن و کەسانەشی هەر بۆ جوانکاری بەکارێن هەنێشت ئێبێ فێر ببن چۆنێتی دانانی چۆنێتی لابردنی مەسەلەن نەوعەتی هاوێنەی چەسپاوەکە ئەمانە هەمووی گرنگ باشە دکتۆر لەوانەیە بەبوورە بینەرەکانمان لەوانەیە ئێستا پرسیارێک دروست بێت زۆر کەسەیە چاویلکەی بەکارهێنەوە بۆ چاوکەزی ئێستا لەبەرەوەی ئاوێنەکان هاتووە هەر هەمان کاری بۆکات بە سابتی دایانی تر هەندێک کات بۆ مانگێکە بۆ 3 مانگە دوای لای ئەبات ئایا ئەمە زیانی پێگەێنێت یاخود چارەسەرێکە بۆی کە کزیەکەی باش بکات خۆی وەکو ئەتوانین بڵێن دوو جۆر هاوێنە هەیە هاوێنەیەکەیە کە ڕۆژانە ئەبێ کە دای ئەنی شەو کاتی خەوتن لای بەری ئێستا نەوعیتر هاوێنە هاتووە کە بۆ ماوەی 30 ڕۆژ ئەتوانی
پێشیەوە بخەویت بەڵام لەگەڵ ئەوشی کە بەو مواسەفاتە بەرزە دروست کراوە کە ئەشتوین پێوەی بخەوی هەر باشتر وایە نەخۆشەکە بتوانێت شەو لای بەرە لە چاویە چونکە هەنێک گۆڕانکاری لە ناو بەشی ناوی پێڵووی چاوەکە ڕوو ئەیە لەبەروی لە شەواکە کەسەکە خەیە بە بەرداوامی پێڵەکەی داخستەوە پێڵەکە کەوتۆتە سەر هاوێنەکە و هاوێنەکە کەوتۆتە سەر گلێنەکە ئەمانە هەموو زەختێ لەسەر گلێنەکە ڕوو ئەیە یعنی سێرەکەی بە پێی ماوەی درێژخارن ینی لە ماوەیەکی کورتا لە مانگ و دومانگا هیچ شتێ ڕوو نایە سێرەکەی دو سێ ساڵام کەسە ئەم شێوازە بەکارهێنانی هاوێنەی هەیە سێرەکی کێشە لە ناو گلێنەکە دروست بووە شتێکی تریش بۆ کەسانی کە هاوێنە نابێت سێ مانگ بەکاربێنرێ بەڕاستی هەتا ئێستا ئەوەی ئەخیر توێژینەوەکان کە دەرانخستووە لە 30 ڕۆژ زیاتر ئەبێ دوای 30 ڕۆژەکە بگۆڕێ و باشتری ژوای دوای 30 ڕۆژەکە بۆ ماوەی 24 کاتژمێر کەسەکە هیچ هاوێنەیەکی لە چاویان نەبێت یعنی ئیسراحەتێکی 24 ساعتی بکات ئەنجا هاوێنەی دوم ئەگەر دکتۆرەکە بۆی دانا بیکاتەوە چاوی بەڵام باشترینان ئەوەیە کە ڕشەوانە لابرێ لە چاوە باشتر وایە هیچ کەسێ بە هاوێنەی چەسپاوە نەخەوێت باشە بابینە سەر لەیزەریش ئەوەی کە لەیزەر لەیزیک ئەمانە هەیە ئێستا ئەوترێ ئەمانە بۆ کێ ئەنجام بدرێت باشە ڕێنماییەکان چین دوای ئەمە لەیزەرێکێکە لە ڕێگە چارەسەرەکان کە بۆ کزی چاو بەکارهێنرێ بەڵاستی لەیزەر توانین بڵێ پێشکەوتنێکە لە تەکنەلۆژیایە کە خزمەتێکی زۆری بە مرۆڤایەتی کردو ینی کەسێک کە سێرەکەی بەڕاستی چاویلکە و هاوێنەی چەسبەوە ئەمانە هەمویان ئیلتیزاماتن ینی کەسێک تۆ ئیجبارەکەی کە بە بەردەوامی لەگەڵ ئیلتیزامێکا بژی چاویلکەکەی پاکاتەوە هاوێنەکەی پاکاتەوە ئاگاداری بێ نشکێ کواڵتەکەی باش بێ ئەمە ئیلتیزاماتێکی گەورەیە کە تۆ ئەم کەسە ڕاستپێری بە بەردەوامی هەموو ڕۆژەی هەیە بێ لەبەرەوە ئەتوانی بڵێ لەیزەر شۆڕشە ینی لە تەکنەلۆژیای کە لە نەخۆشیەکانی چاوەکە کراوە لەیزەر بەڵێ ئاسانکاریەکی گەورەیە لەیزەر ئەگەر لە کاتی ڕاست و لە تەمەنی ڕاستتا بکرێت بەڕاستی زۆر سوودی هەیە بەڕاستیەتە ساوی کە سەلمێنراوە لە سانەوە و لە سانەوە هەشتی ئەو کەسانی کە لەیزەریان کردووە کە سوودێکی زۆریان بینیەوە بە تەواوەتی ئێستا چاویلکە بەکار ناهێنن وەکو جۆرەکانی لەیزەر ئەکەوێتە هەندێک جار نەخۆشەکەوێتە ئەو غەڵەتەوە وازانێت جۆرەکانی لەیزەر بەو شێوەیە دیاری ئەکرێت کە خۆی ئێوێ مەسەلەن بڵێ ئەمە باشترە لەوە ئەوە باشترە نەخێر لەیزەر بەپی چاوەکە دیاری ئەکرێت بۆ نمونە چاوی من لەیزەری جۆری PRK پێویستە چاوی تۆ لەیزەری جۆری لەیزیکی ئەوێت مەسەلەن PRK بۆ تۆ ناشێ بەڵام بەعکسەوە لەیزک بۆ من ناشێ یعنی جۆری لەیزەرەکە ئەبێ دکتۆرەکە دیاریکە ئەویش بەپی پشکنین دیاریەکە یاری هەر لە خۆیەوە دیاری ناکات وەکو ئەوەی کە ماوەی درێژخان یعنی تەنانەت لەیزکە ئێستا باشترین نوعی لەیزەرە کە ئەکرێت جاری وایە لە ماوەی 15 ساڵێک ئاویش بەهۆی گۆڕانکاریەکانی تەمەنەوە نەخۆشەکە هەندێک جار دەرەجەی بۆ ئەگەڕێتەوە ئەمە نابێت بێتەوە هۆی ئەوەی کە ئەو کەسە بێتاقەت ببێ بڵێ مەسەلەن ئەو لەیزەرەی کردومە مەسەلەن فەشەلی هێناوە هەندێک جار بەهۆی گۆڕانکاری تەمەنەوە هەنێ دەرەجە ئەگەڕێتەوە بۆ تایبەتی کە ئەچین بەرەوچلەکانی تەمەنمان کە بەرەوچلەکانی تەمەنمانە ڕۆین کە ئێمە دەرەجەیەکی ناقص لە چاومانە هەبوو بە لەیزەر لامان بردووە ئۆڕێدی چاوەکەی ئێمە سفر بۆتەوە ئەو کەسانێک کە چاویان سفرە دوای تەمەنی 40 ساڵی کێشەی نزیکبینیان بۆ دروستە بێ ئەمە معنای ئەوە نییە چاوەکەی تۆ کەس بۆتەوە ئەمە معنای ئەوەیە تەمەنی خۆت کاریگەری لە چاوەکەت کردووە ڕاستە دەستەکانە خۆش بێت دکتۆر سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوای ئەوەی کە هەمیشە و تومانە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردنەوە چاویشمان ئەندامێکی زۆر هەستیارە کە بەردەوام ئێمە ئاگامان لێ بێ و ئەو کاتەسی پێنەکەی کاسمان کردووە کەس بووە بەڵکو پێشترە بێت توانین خزمەتکردنەکەژەوەی پشودانە و ئەوەی کە بە ڕێزیشە ئەو خاڵە گرنگانی کە باست کرد دووبارە سپاس بۆ دەست خۆش بە زۆر سپاس